ئەمە دەواازەی شارێکی گەشتیاریە و ڕێگای هاتوچۆی 4 قەزای لەسرە، دەواازەی شاری سۆرانە. زیاتر بە 3 مانگ دەبێت پرۆژەی چاکردنی دەستی پێکردووە، بەڵام تا ئێستا تەواو نەبووە و بۆ ماوەیەک دەبێت پرۆژەکە وەستێنراوە. هاوڵاتیانیش داواکارن حکوومەت پەلا لە چاکردنی ئەو شوێنانە بکات. خودی ڕاستی تشتێکی جۆنە کو ئەف تشتیانی و سۆبێتە چێگرن بەس یعنی کو بچەکی وەکیت بژن لەستێ دۆبێتەکردنێ کو ئەف تووزانێ ئەف خەپسوان نەمینتن کو هەندی ئەف شۆرعات ڕۆبی بتن کوشبەری چەند ڕۆژێژی حۆدیسە وەلڤێرە چێبی هەر vê çendê dayê çêbî ku sebebê wekît bijin êkê stopî dayê dî piş vê lê dayê yanî vêrê muhîm e yanî ku destpêka soran e yanî heçî bitin ku ev destpêka wê daxil bitin. پێشەچی بە خێراتبوونی کەناڵە جوانەکەتان دەکەین وڵاهی لێو پرۆژە زۆری خایاندیە چونکە مسافەرکی کمە خەرکەشی یەکجار زۆریشی لەسەرە مانای گەشتیاری و سیمای شارەکە یەکجار ناشرین کردێت چونکە هەر پرۆژەکی دەست پێ ئەکرێ پرۆژەکە بیدایەتی لە تێکدانی زۆر ئازانە بەس وەختی چاکەکەن بە سار و دووسار پێچین. کارمەندانی هاتوچۆ لەم سێڕیانە بۆ ئاسانکاری ئۆتۆمبیلەکان ڕاوەستاون، بەڵام تۆز و خۆڵی ناوچەکە هەراسانی کردو. سێڕیانی دەواازەی سۆران ڕووبەرێکی کەمی هەیە و هی ئەوە نییە ئەو ماوە دوور و درێژەی بۆ چاکردنی پێ بچێت. بەڕێوەبەری شارەوانی سۆرانیش دەڵێت سێڕیانەکە لە ماوەیەکی زوو قیرتاو دەکەین. سێڕیانی دەواازە وەک پرۆژەنی ئەوە ئەمە وەک شارەوانی سۆران بە دەگەڵ بەڕێز مەقامی سۆران وەک ئەنجومەنی شارەوانی بۆ بەرهینێک وەک هاوکاری بۆ شاری سۆران کە هەمومان وەک تیمێک هەستین لەسەر ئەرکی خۆی سێڕیانەکەی دروست کرد و ئێستاش بەرە قۆناغەکانی کۆتاییدا و قیرتاو دەکرێت ئینشاءالله. ژمارەی دانیشتوانی قەزای سۆران نزیک بە 200,000 کەس دەبێت و بەردەوام لە فراوانبووندایە و پێویستی بە خزمەتگوزاری بەردەوام هەیە و گەڕک هەیە 30 ساڵ دەبێت خزمەتگوزاری قیرتاوکردنی بۆ نەچووە. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پێیام قەزای سۆران.